من ئەم جومعەیەم بۆ کرد 2 ڕۆژە مزگەوتم داخستووە ئێستا ئەمە بە ئێوەڵێم لە ئەنتەرنێتی شا بە هەموو دنیاڵێم لە دوای ئەم نوێژە دەرگای مزگەوتەکەم داخم ئیتر من جومعە ناکەم هەتا مانگی حەوت ئەم 20 ڕۆژەی کەماوە 18 ڕۆژە کە 2 جومعەی تایە ئەگەر خوا کردی نەخۆشی کۆرۆنا نەما جەماعەت و جومعە دەست پێکەینەوە بە شەوق و بە زەوقەوە حەزەکەن بە قەزا بۆتانە گێڕمەوە ئەوانەی کە ڕۆشتووە بەڵام خوا نەخواسە ئەگەر هەر قورس بوو هەر زۆر بوو من دەرگای مزگەوت ناکەمەوە جومعە ناکەم ئیمامەتی جەماعەت ناکەم لە ماڵ لەگەڵ مناڵەکانمان نوێژی خۆمەکەم تۆی ژوا بکە ئەگەر گوناهبار بووی عالمەکان ئیمامەکان گوناهبار هەبن تۆ گوناهبار نابی تۆ فتوات نەداوە ئەگەر ئەجریشی تیا بوو ئێمە 2 خێرمان دەسەکەوێ چونکە موجتەهید ئەگەر پێکای 2 ئەجری دەسەکەوێ ئەگەر نەی پێکای 1 ئەجری دەسەکەوێ بۆیە تکاتان لێ یەکەم داواتان لێ یەکەم بیکەن بە خاتری خوا وەڵڵی دوێنێ دکتۆر جیهاد کە سەرۆکی بەگژاچوونەوەی کۆرۆنایە لە هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە تەلەفۆنی کرد و منیش چەم لەگەڵا کرد ئەڵێ مامەستا خۆزگە دروست بە متایە وەرە سەیری کە و نەخۆشانە بکە بزانە حاڵیان چۆنە لە 10 نەخۆش 6یان زۆر هیلاکن زۆر ناڕەحەتن دەی تۆ گاڵتە و لێ بەرازیل وێران بوو ئیتالیا وێران بوو دنیا وێران بوو تۆ هەر گاڵتە و لێ هەرڵێ خەتایان حکومەتەیە بابە وەڵڵا وەبیللاهی حکومەت بڵێ ئیمڕۆ جومعەیە باوەڕی پێ ناکەم هەرە حکومەتە بڵێ ئیمڕۆ جومعەیە من باوەڕی پێ ناکەم وا نەزانی ئەوانە دانولم لەگەڵ یاکوڵێ نا بەس ئەمە مەوزوعێکە عەقڵە عیلمە طبە دینە دین لەبەرەوە خۆتان پارێزن تکاکەم تەوقە لەگەڵ کەسا مەکەن عیب نییە دەست درێژ مەکە کاکە